سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ملیتاریزەکردنی شارەکانی کوردستان و ئێران و گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵی قوربانیان، هێرشی چەکدارانی تەحریر ئەلشام بۆ سەر زیندانی داعیشیەکان لە ڕەقا، لە سێدارەدانی 16 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، مەترسی سەپاندنی حوکمی قورسی قەزایی بەسەر دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکان و کۆبوونەوەی زیاتر لە 1000 ئێرانی ئازادی خواست لە شاری بەرلینی ئاڵمان. ملیتاریزەکردنی شارەکانی کوردستان و ئێران و گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەی قوربانیان. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، ڕژیمی کۆماری ئیسلامی بەمەبەستی ڕێگری لە ڕاپەڕینەوەی خەڵک لە ئێران و کوردستان ڕۆژانە ژمارەی هێزەکانی لە ناوچە جیاوازەکان زۆرتر دەکاتەوە. بەپێی راپۆرتەکان، ناوەندە ئەمنیەکانی کۆماری تاوانباری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا گوشارێکی زۆریان خستووەتە سەر بنەماڵەی قوربانیانی ڕۆتی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئێران کە دان بەوەدا بنێن کە ڕۆڵەکانیان ئەندامی بەسیجی سوپای پاسداران بوون و سەرەڕای ئەمەش بە بێڕێزێکی زۆرەوە لەگەڵیان هەڵسوکەوتیان کردووە. شایانی باسە سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕژیم بەمەبەستی ڕێگری لە ڕاپەڕینی خەڵک ژمارەیەکی زۆری هێزی سەرکوتی ڕەوانەی پارێزگاکانی سیستان و بەلوچستان، سنا، کرماشان، ئیسفەهان و هەروەها چەندین پارێزگای دیکە کردووە و بە دەست بەسەرکردنی هاوڵاتیان هەوڵ ئەدات کە جەوی ناڕەزایەتی لە کۆمەڵگا کەمتر بکاتەوە. هێرشی چەکدارانی تەحریر ئەلشام بۆ سەر زیندانیانی داعیشیەکان لە ڕەقا. بەپێی دوایین هەواڵەکان، چەکدارانی تەحریر ئەلشام کە پێشووتر ئەحمەد شەرع سەرۆکایەتی دەکرد بە چەکی قورس هێرشیان کردووەتە سەر زیندانیانی داعیشیەکان لە شاری ڕەقا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ڕۆژانی ڕابردوودا لایەنگەرانی داعش بە بڵاوکردنەوەی چەندین بەیاننامە داخوازی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوایان لە چەکدارانی تەحریر ئەلشام کردبوو کە بە مەبەستی ئازادکردنی پاشماوەکانی داعش لە سووریا هێرش بکەنە سەر ئەو زیندانانەی کە بنەماڵەکانی چەکدارانی داعش تێدا ڕائەگرن. ڕۆژی دووشەممە و هاوکات لەگەڵ کشانەوەی هێزەکانی سووریای دموکراتیک لە شاری ڕەقا، چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بە چەکی قورس هێرشیان کردووەتە سەر زیندانی ڕەقە و هەوڵی ئازادکردنی پاشماوەکانی داعشیان داوە. شایانی باسە هێزەکانی سووریای دموکراتیک و یەکینەکانی پاراستنی ژنان بە توندی وەڵامی هێرشەکانیان داوەتەوە و هۆشداریان داوە کە حکوومەتی کاتی سووریا دەیەوێت داعش لە سووریا زیندوو بکاتەوە. لە سێدارەدانی 16 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 16 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و محاربە لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 9 زیندانی بە ناوەکانی یەزدان مەردانپور، فەریدون گودەرزی، پویا نەجەفی، بیژەن شاهڕۆخی، ئەکبەر گەنجی، عەلی ئەسغەر شاهی، شیرودە مەقسوودی، ئەبوتالب غوڵامی و مستەفا کۆشکی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی کرماشان، ئەلی گودەرز، دسفول، خوڕەم ئاوا، نەهاوەند، یاسووج، بروجێرد، تەورێز و ئەردەبیل ئیعدام کران. هەروەها 5 بەندکراوی دیکە بە ناوەکانی ئەسەد سەلەحشور، ئیسحاق نیازی، سۆشا عەبدی، مەلک کاوەیی و یار موراد بەخشی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی سمنان، ئەراک، هەمەدان، بەندەر عەباس و قەزوین لە سێدارە دراون. هاوکات 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی عەبدولحەسەن یاری، مستەفا کوشکی بە تۆمەتی محاربە لە زیندانەکانی ناوەندی کەرەج و قۆم ئیعدام کراون. داخستنی ڕۆژنامەی هەممیهەن لە ئێران. بەپێی راپۆرتەکان، ڕۆژنامەی هەممیهەن لە ئێران بەهۆی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵ لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە داخراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو ڕۆژنامەیە لە ڕۆژانی چوارشەممە 7 و پێنجشەممە 25 بەفرانباری ئەمساڵدا 2 بابەتی سەبارەت بە ناڕەزایەتیەکانی ئەمساڵ بڵاو کردووەتەوە و پشتیوانی لە ڕۆتی ناڕەزایەتیەکانی خەڵک
دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی کردووە و هەروەها لە دوایین هەژماری خۆیدا ڕایگەیاندووە کە لە شارەکانی ئیزە و ڕام هۆرمۆز ئاماری کوژراوان و برینداران کە زۆربەیان تەمەنیان لە نێوان 20 تا 25 ساڵدایە لەسەرەوە و لە کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان ناڕازی دەست بەسەر کراون. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم بابەتەیان وەکو پشتیوانی لە ناڕەزایەتیەکان ئاماژە پێکردووە و ئەو ڕۆژنامەیانە داخستووە. هەڵوەشاندنەوەی بانکهێشتی عەباس عەراقچی بۆ کۆبوونەوەی داڤوس. بەپێی راپۆرتەکان بانکهێشتی عەباس عەراقچی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی بۆ فۆرمی داڤوس هەڵوەشێنراوەتەوە و بەشداری لە کۆبوونەوەکەدا ناکات. بەپێی راپۆرتەکان عەباس عەراقچی بە شێوازێکی نهێنی بۆ ئەو کۆبوونەوەیە بانکهێش کرابوو، بەڵام بەهۆی ناڕەزایەتیەکانی چالاکوانان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافەکانی مرۆڤ و ئاماژەیان بە کوژراوانی هەزاران خۆپیشاندەر لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار بانکهێشتەکەی هەڵوەشێنراوەتەوە. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی سەرکوتی دڕندانەی خۆپیشاندەران لە ئێران چەندین گەمار و سنووردارکردنەوەی نوێ لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە بەسەردا سەپێنراوە. زیانی میلیاردی کاسپیە ئۆنلاینەکان لە ئێران. بەپێی ئامارە فەرمیەکان بەهۆی سنووردارکردنەوەی هێڵی ئینترنێتی جیهانی لە ئێران زیانێکی زۆر قورسی ئابووری بەر ئابووری دیجیتاڵی و کاسپیە ئۆنلاینەکان کەوتووە. بەپێی دوایین راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی شاردنەوەی جەنایەتەکانی و هەروەها پچڕانی پەیوەندی ناڕازیان لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی هێڵی ئینترنێتی جیهانی بەگشتی داخستووە. زیانێکی زۆر گەورە بەر کاسبیە ئۆنلاینەکان کەوتووە و ئەو کەسانەی کە پیشەکەیان پەیوەندیدار بە ئەو بەشەیە ئێستا بێکار بوون. شایانی باسە لە ساڵانی ڕابردوو بەهۆی خراپی دۆخی ئابووری و ژیانی خەڵک کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان لە ئەم ڕێگەیەوە ژیانیان دابین دەکرد. بەڵام ئێستا و هاوکات لەگەڵ پشتڕانی بەردەوامی تۆڕی ئینترنێتی جیهانی پیشەکانیان لە ناوچوون و بناغەی ئابووری دیجیتاڵ لە ئێران تووشی کێشەیەکی گەورە بووە. مەترسی سەپاندنی حوکمی قورسی قەزایی بەسەر دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکان. بەپێی راپۆرتەکان غوڵام حوسێن موحسینی ئیژەیی سەرۆکی دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامی جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە پێویستە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لە زووترین کاتدا سزا بدرێن. بەپێی دوایین راپۆرتەکان سەرۆکی دەستگای قەزایی ڕژیم کە بۆ ساڵانێکی زۆرە بەشداری لە سەرکوتی خەڵکی ناڕازی لە ئێراندا دەکات هەروەها ئاماژەی بەوە کردووە کە پێویستە بچووکترین دوودڵی لە پرۆسەی سزادانی ناڕازیان لە ئارادا نەبێت و هەمویان بە تونترین شێواز سزا بدرێن. ئەمە لە کاتێکدایە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا ڕایگەیاندبوو کە زۆربەی دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکان پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دژ بە کۆماری ئیسلامی هەیە و هەروەها هەر لە ئێستاوە تۆمەتی محاربە بەسەر هێندێک لە ناڕازیاندا سەپێنراوە کە ئەمەش مەترسی سەپاندنی حوکمی سێدارە بەسەر هاوڵاتیان زۆرتر دەکاتەوە. کۆبوونەوەی زیاتر لە 1000 ئێرانی ئازادی خواست لە شاری بەرلینی ئاڵمان. ڕۆژی یەکشەممە 28 بەفرانباری 1404 هەتاوی زیاتر لە 1000 هاوڵاتی ئێرانی ئازادی خواست لە شاری بەرلینی ئاڵمان بە مەبەستی پشتیوانی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان لە ئێران و کوردستان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی وێنەی گیانبەخکردووان و دەست بەسەرکراوان ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی بێدەنگکردنی ناڕازیان هەروەها شاردنەوەی جەنایەتەکانی بۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژە هێڵی ئینترنێتی جیهانی لەسەر هاوڵاتیان داخستووە و گوشارێکی زۆری خستوەتە سەر ناڕازیان. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا هاوڵاتیان جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی هەڵوەشاندنەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بەردەوام ئەبن لە کۆبوونەوە و ناڕەزایەتی. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.